لە 2008ەوە خەریکی ئەم جلە کوردی حازرانین عنی خۆمانی دوورین و حازرەکەین لێرە فرۆشینەوە لەخوا بە زیاد بداواکاریە زۆری لەسەر بیدایەت وان نەبوو لەخوا بەزە زۆرارەوەڵە تقریبا ئێمە لە باینەوە دوکانەکەینەوە هەتا سعات 2 شەو سەبە هەر قەلەباڵغا سەرفاتی لەخوا بە زیاد زۆر باشە ڕەش زۆر سەرفە بێ لە قوانج جلی کوردی پیاوانە زۆر هەر بۆ مناڵانش ڕەنگی ڕەش هایسە دوکانەکە بینێ با بڵێن ئەگەر 50 قات بفرۆشین 25 ڕەش سەرفە بێ ڕۆژانە لە چاو ڕەنکانتر وەڵی نازانم گەن زۆر داواکاری زۆری لەسەرە ئایتر کەتافی هەیە با بڵێن مەهاباتی هەیە دەستور هین ڕۆژاوای هەیە باڵێ تەنها جۆرە جیانە هەیە ئارەوەڵا لایەن بە جل کوردی پیاوان و مناڵانە فەرموکات وڵای تەبان تاسیری کردو زۆر ئێستا منتیقە کوردیانی خۆمان عام بڵین کە ئەم جلە کوردیەشەکە عام کوردەکەی خۆمان بە زۆرێکە زۆر تاسیری کردووە فەرقەکە ئێستا با بڵێن ئێستا ئەمڕۆ بڵێن لیستی موچەدا بە زێر 150 فەرقەکە بازاڕی